بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين سيدنا وحبيبنا محمد وآله وصحبه أجمعين. خوشک و برانی بەڕێز و خۆشەویست کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژنامە نووسانی بەڕێز، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. خۆشحاڵ بووم کە لەم دیدارەدا بە خزمەتان گەیشتین. بەڕێزان، وەک لای ئێوە و جەماوەری خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرایە کە ساڵی پار لە مانگی حەوتە تقریبەن وە ساڵێک بەسەریاتی ئەپەڕێ لەلایەن برای بەڕێز کاک عەتاوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بابەتێکی وروژاند بەوەی کە ئەوەی دایە پاڵی بەندە کە بەوەی کە 25 دەفتەر دۆلاریم خواردووە و چەندین بابەتی دیکە کە پێم وایە لای جەنابتان ڕوون و ئاشکرایە و هێندە ڕوونە پێویست بە ڕوونکردنەوە ناکات. هاوکات بە هەمان شێوە چەند بابەتێکی دیکەیشی دایە پاڵ چەند سەرکردەیەکی کۆمەڵی دادگەری لەو قەزیەیەدا لەو دۆسیەیەدا. بەڕێزان، ڕاستیەکەی من لەو کاتەدا کە ئەو بابەتەم بیست وە بڵاو بوویەوە لە سۆشیال میدیا، من لە سەفەری حەج بووم لە مەسجد الحەرام بووم. لە ڕاستیدا لەو کاتەدا کە قسە و باس زۆر بوو، خەڵک زۆر قسەیان ئەکرد، شتیان ئەنووسی، من لە مەکەی پیرۆز ڕۆشتم لە بەردەمی دەرگای کەعبەی پیرۆز و لە لای مەقامی ئیبراهیمە وتم خوایە، ئەی ئەو خوایە کە خوا و ڕەبی ئەو کەعبە مبارەکە و پیرۆزەیت، لەم کاتا قسمەت و نسیب من لێرەیە. یا ڕەبی خوایە بیکە بە خاتری گەورەی و زولجەلالی خۆت حەقیقەتی ئەم بابەتە بۆ خەڵک ڕۆشن کەرەوە. خوایە تۆ ئەزانی کە من لەم بابەتەدا پاک و بەریئم، من بەس پشتیوانیم تۆیە کە بتوانی کە ئەم بەڕائەتەی من دەرببڕی بۆ خەڵک، چونکە خەڵکێکی زۆر بەڕاستی خەفەتیان بە بابەتەکەوە ئەخوارد و دڵیان ناڕەحەت ئەبوو. کە هاتیشمەوە بۆ ئێرە بەڕێزان، ئەوە بوو یەکەم شت کە کردم. هەرچەند ڕۆژێک تقریبەن دوای هاتنەوەم بۆ خۆم بە پێی خۆم چوومە بەردەم مەحکەمەی شەرعی، چوومە بەردەم لیژنەی باڵای فتوای پارێزگای سلێمانی کە هەموو ئەو مامۆستا بەڕێزانە کە مامۆستای معتەبەرن، مامۆستای مەوثوق و متمانە پێکراون لە ڕووی عیلم و عەدالەت و فتوا و قەزاوەتیانەوە. چوومە بەردەمیان بە نووسینیش، ئەم نووسینەم لە لای ئەوان تۆمار کرد کە دواتریش لەو کاتەوە بڵاوم نەکردوێتەوە، ئێستا بڵاوی ئەەکەمەوە. نووسینەکەش بەم جۆرە بوو: بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان لیژنەی باڵای فتوای پارێزگای سلێمانی، السلام عليكم ورحمة الله وبركاته. بابەت داوای حکمی شەرعی خوای گەورە. قال الله تعالى: أعوذ بالله من الشيطان الرجيم، إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون. سورة النور آياتي پەنجاویەک. بەڕێزان، لە بەرواری 6 حەوتی 2023دا بەڕێزێک بە ناوی کاک عەتا ئەحمەد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە شاری سلێمانی ڕایگەیاند کە بەندە بڕی 25 دەفتەر دۆلاری ئەوم خواردووە و بۆی ناجێڕمەوە. لە کاتێکدا من سەر لەبەری ئەو داوایە ڕەت دەکەمەوە بە تۆمەت و بوتانی دەزانم، بۆیە داوا لە بەڕێستان دەکەم کە حکمی شەرعی خوا لەو بابەتەدا چۆنە، ئەوە من پێ ڕازیم و لە ئاستیدا ملم لەموو باریکترە. جا داوا لە بەڕێستان دەکەم کە بفەرمونون بەکاری پێویست. خۆشەویستان، ئەوە تقریبەن ساڵێک تێ پەڕێ بەسەر ئەم داوای مندا لە محکەمەی شەرعی و لە لیژنەی باڵای فتوا، دوای ئەوەی چەندین جار
ئەو برا بەڕێزە پێیان ڕاگەیاند کە بێتە لیژنەی فتووە، بەڵام بەداخەوە ئامادە نەبوو بێتە بەردەم لیژنەی باڵای فتووە. دوا ئەوە کە کاک عەتای بەڕێز خۆی داوای لەسەر بەندە کردبوو و لەسەر هەریەکە لە مامۆستایانی بەڕێز جەنابی مامۆستا دکتۆر محەممەد بامۆکی و کاک محەممەد حەکیم و کاک دانادارە و برایەکی بەڕێزی تری بناوی کاک ئیبراهیم داوای لەسەر ئەمانەمان هەموو کردووە بەندەش بەوەی کە ئێمە احتیالمان کردووە واتە بە مادەی 456 بۆی کە ئێمە فێڵمان لێ کردووە پارەمان لێ وەرگرتووە. ئەو داواکەی کردبوو لە ڕاستیدا ئەم داوایە کە کردبوو پێش ئەم مؤتەمەرە سەحەفیەی بوو متتەبع وایە جوانتر وایە کە تۆ داوایەکەکەی لای قازی ئەبێ چاوەڕوانی بکەی هەتاوەکو جەنابی قازی و جەنابی حاکم حکم دەرکا لەو بابەتە. بەڵام بەداخەوە ئەو سەبرەی نەگرت، ئەو تەحملەی نەکرد کە قازی ئەم کێشە یەکلایی کاتەوە. ئەوە بوو لە مؤتەمەرێکی سەحەفیە ویستی لە ڕێی سۆشیال میدیاوە ئەو بابەتە بسەپێنێ بەسەر ئێمەدا، ئێمە ناشار بکا کە چینە ژێرباری حەقێکە ئەو بە حەقی ئەزانێ بۆ نمونە بیدەینێ. بەڵام بەداخەوە چاڕوانی قەزای نەکرد، هەر بۆیە کاتەکە ئێمە هاتینەوە پاش ئەوەی کە لەلایەن بەڕێز دادوەری بەڕێزەوە لە سلێمانی بانکراین، ئێمە خۆمان بە پێی خۆمان بەڕەحابەتی سەدرەوە ڕۆشتینە بەردەم بەڕێز دادوەر قسەمان لێوەرگیرە. خۆشەویستان، خۆشبەختانە دوا ئەوە بەڕێز دادگای سلێمانی سوپاس بۆ خوای پەروەردگار، حەمد بۆ ڕەب العالەمین، بەڕائەتی بەندەی و ئەو برا بەڕێزانەیش کە ناوم هێنان لە قیادات و سەرکردەکانی کۆمەڵی دادگەری بەڕائەت و پاکێتی ئێمەی ڕاگەیاند و بڕیاری دا بەوەی کە ئەو داوایی کە بەڕێز کاک عەتا کردوویەتی داوایەکی بێ ئەساسە و بێ بەڵگەیە و نەیتوانی لە ڕووی یاساییەوە ئیسپاتی کات کە ئەو حەقەی هەبێ و ئێمە مافمان خواردبێ کە لە کاتێککە ئەمە پێشتریش لە محکەمەی شەرعیش ئەم بابەتە هەر بەو جۆرە بەڕاستی یەکلای کرایەوە، دواتر محکەمەی بەڕێزی سلێمانیش جێگیری ئەم بابەتەیە کرد کە پێشتریش بڕیایی لەسەردا بوو، ئەو پێڕازی نەبوو. لەبەرەوە خۆشەویستان بەڕێزان، من لێرەوە بەڕاستی ڕایەگەیەنم طبعاً ئەوە بڕیارەکەی دادگای سلێمانیە کە بڕیاری داوە و تێیدا بەڕێز دادوەر دەفەرمێت لەبەر ڕەوتی لێکۆڵینەوە و دوای وردبینی کردنی دۆسیەکە دەرکەوت کە سکاڵاکار بەڵگەی پێ نییە و هەروەها بڕیارماندا بە دواخستنی دۆسیەکە عەفوەن بە داخستنی دۆسیەکە بە شێوەی کۆتایی پاڵپشت بە مادەی 130 بڕگەی ئەلیف لە یاسای ئەحوالی جەزایی. واتە دادگای سلێمانی بڕیاری دا بەوەی کە ئەم داوایە باتڵە و ئیغلاقی کردوە بۆ هەتاهەتایی و بۆ کۆتایی دایخست. لە کۆتاییە بەڕێزان لە ڕاستیدا ئێمە پێمان خۆش نەبوو ئەم بابەتە لە سۆشیال میدیا بوروژێنرێت، بەڵام خۆشتان ئەزانن هەر لەم کەناڵانی خۆتانەوە لەم میکرۆفۆن و کەناڵانی خۆتانەوە ئەو بابەتە بوو بە بابەتێکی گشتی پێویستی شەکا بەڕاستی وەکو چۆن بابەتەکە بڵاو کراوەتەوە ئاوهاش حکمی دادگا بڵاو بکرێتەوە. من لە کۆتاییە لە ئەوڵ و لە کۆتاییە من بە سوپاسی ڕەب العالەمینەکەم. ئەم بابەتە بەڕاستی ئەدەمە پاڵ فەزلی ڕەب العالەمین، ئەمە فەزلی پەروەردگار بوو کە بەڕائەتی بەندەی و برابەڕێزەکانی تریش ڕوون بوویەوە بۆ خەڵک و جێگیر بوو لەلایەن دادگاوە. لە کۆتاییدا بەڕاستی هەر ئەوەندە ئەڵێم کە خۆزگە